لە ساڵی 2007ەوە ناوچەی پیشەسازی خەلیفان دروست کراوە، بەڵام تا ئێستا ڕێگاوبانەکەی چاک نەکراوە. کاسبکارانیش لە بەدەمەوە نەهاتنی حکوومەت نیگەران و باس لەوە دەکەن خراپی ڕێگاوبانەکان کاریگەری لە سەرکاری ئەوان کردووە، چونکە شۆفێران بەهۆی خراپی ڕێگاوە نایەنە ناوچەی پیشەسازی و ڕێگاکەش لە وەرزی زستان هەمووی دەبێتە قوڕ و هاوینانیش دەبێتە تۆز و خۆڵ. بە قورئان زەمان ڕێگاوبانەکان سیارە هەر نایەنە سناعی لەبەر ڕێگایەکەی ئەوە ئەسنە دیانە ئەسنە هەریدێ نایەنە سناع و سناعەکەی وەک ڕێگایەکەی ئەرێ وەڵا ماوە نابینەوە سناعە چۆ لە کابرا سیارە بە دووسێ دەفتەری کڕێ نایەتە سناعی لۆ بەنزیلۆ هیچ نایەتە سناعی. ئەرێ وەڵا ماوادە هەموو شتیان پێداین و هیچیان نەکرد. مازادەکە تەماشای سبوعدە سناعەکەیان دایەنەوە سناعەکەش هەموو لایەک برندە لایەک نەبیە. پێت ناکرێت عن سیارە ڕاست لێرە بەنجە گۆڕی ڕاست گرم لەو تکان هێڕوە. سان سیارەوە خۆی لە سیارەی دایانە لێرە ناوسناعی کابرا خۆی لەبی کە دەیستای پڕکە ڕاست ڕۆژتە خۆی لە سیارەدایە. ڕۆژانە گلەیەکی زۆر هەیە لەلایەن خەڵکەوە لەو ڕێگاوبانان ئەگەر بێت پێستا بە خۆتان تەماشەکەن ئەو هەموو سیارانە هەموو سیاران دەبین کە هەموو سیارەی نوێیە خەڵک ڕۆژانە گلەیان هەیە لە تێکچوونی سیارە لە ئەو هەموو دەبلی سیارە هەموو ئەوانە دێگەشتی ڕۆژانە خەڵک گلەیان هەیە بەڕاستی. لەوەتی 2007 تقریبا 2008 حکوومەتی هەرێمی کوردستان وعدی بەمەدا گوتی ئەمە هیچی لە جێکی دوکاندار بووین گوتیان گۆ هەرنە ناو سناعی ئەمە قیر و دابینەکەین ئاو دابینەکەین کابرا دابینەکەین ئاش لەخوا بەزاد نەقد دابین کرایە نە ئەو دابین کرایە خدمات ینی بەجێرە هیچ ئەو نەکرا ینی هیچ ئەو نەکرا بەخۆ تەسووکە تەماشێکە نەخێرن لە هاتیە بەعام ئیشوکارکەم بۆ لەبەرەوەی خەرکی بیانی بەعام نایەتە ناو سناعی لەبەرەوەی ڕێگاوبان نییە هیچ زادەیەکی نییە کۆرانەکان ناو سناعی هیچیان قیر و هیچیان سەب نییە. بەڕێوەبەری ناحیەی خەلیفانیش دەڵێت بەهۆی قەیرانی دارایی نەیانتوانیوە پرۆژەی قیرتاوکردنی ناوچەی پیشەسازی تەواو بکەن، لە ئایندەشدا هەوڵ بۆ قیرتاوکردنی ڕێگای ناوچەی پیشەسازی دەدەن. ئێستاش کۆمەڵە پرۆژەیەک لەو ناوچانە بەگشتی لە سنووری قەزای سوورانکە دەست پێکراوەوە وەکو پرۆژەی تەواوکاری بۆ پێیکە بەڵێندەران مخەوەر کراون و بەشێک لە بڕەپارەیەکیان بۆ دابین کراوە دەتوانین کارەکانیان بکەن، بەڵام ئەوە لە حاڵەتی اختیاریدایە و قسەمان لەگەڵ بەڵێندەری ڕێگای ناوچەی پیشەسازی کردو کەوش دەست بە کارەکانی بدات و لە هەوڵداین و تەسەووری ئەوواکەین کە کارەکانیان دەست پێ بکەنەوە. کەمتەرخەمی حکوومەت و زۆر جار بەڵێندەران لە کارەکانیان وای کردووە پرۆژەکان دوای دەستپێکردنیان وەکو پێویست بەڕێوە نەسن و زۆر جاریش پرۆژەکان بە نیوەی جێدەهێڵرێن و ئەمە شوا دەکات پرۆژەکە خراپ ببێت و دوای دەستپێکردنەوەی جارێکی تر بودجەی زیاتری پێویست بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.